حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجێتی لە ماوەیەکی کەمدا واتە بە دیاریکراوی لە پێش جەژنی ڕەمەزان دەست بە پرۆسەی دابەشکردنی موچەی مانگی سێ بکات. بۆ ئەم مەبەستەش حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان تەواوی ئامادەکاریەکانی کردووە و هاوکات لیستی موچەی مانگی سێی فەرمانبەرانی سەربازی و مەدەنی بە سیستەمی نوێ ئامادە کردووە. تەنیا لیستی موچەی خانەنشینان ماوە کە هی ئەوانیش پێشبینی دەکرێت تاکو درەنگانی ئەم شەو تەواو بکرێت و سبەی سێشەممە لیستی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەم خانەنشینان ئەم فەرمانبەرانی سەربازی و مەدەنی ڕاستەوخۆ بە ئامادەکراوی ڕەوانەی بەغدا بکرێت. دوای ئەوەی کە وەزارەتی دارایی عێراق دەست بە وردبینیکردن دەکات لە لیستی موچەی مانگی سێی هەرێمی کوردستان، ئەوە لە ئایندەیەکی نزیک پێشبینی دەکرێت یەکەم گوشمەی موچەی یەکەم گوشمە بنێردرێت بۆ موچەی مانگی سێ. لە چەند ڕۆژی ڕابردوو پێشەوە هەورامانی وتەبێژ حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای کرد ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجمانە بۆ پێش جەژنی ڕەمەزان دەست بە دابەشکردنی موچەی مانگی سێ بکەین و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان پێش جەژن موچەی مانگی سێی خۆیان وەربگرن.